بینرن برس افدم و باش هیوی آدم خوش و سلامت بود خازین. اس نزیر کادانید گل ودامه و پیشکش کرنا خلک کادیش برنامه کردی. و جارجی دی خدمت وکین دور تورک هری گرنگ او جی آین و نشتیمان او جهه او مروف تدا دایک بیتو تدا مزن بیتو جیان تدا راگو زرد کتن و بابو باپیرو کالن منجی تدا مزن بوینه و بدهان و صدان و پزارهان قربانی بخشینه پیناو ولات خو نشتیمان خو داکو بگهنه جیانکا آرزومندانه جیانکا پرخوش ببنه هجمارک اتناوا ولاتین جیهانی دا و بگهنه وان مافا او مافین سرطایی و او مافین پیوست و ضرور بو هر گلو ولاتک اوجی سر بخوبینه و آزادیکا تمامت ناوا ولات خودا پیرو بکتن و ممارسه بکتن. لورا ما فرزانی ام سبارت وی چنده وی توری ترخام بکین بزانین اریبوچی هندک جار دبینی اف هستا نتوی اف هستا ولاتو نشتیمانی لاواز بیتو بلکو هندک جار جی پیچوانه جیل وی چنده نکتنی لاواز بیتن بلکو بیتا دجمن ولاتی خو دجمن نتوی خو لورا مدویا سبارت وی چنده بپرسین چمکه نشتیمانی مفیره چتکتن هروسا حکومت چبکتن بو نشتیمانی هروسا مروف چبکتن بو نشتیمانی خو چه هل سوکفت یانکو چه تیگه هشتن هبیتن هم بر نشتیمانی خو دیسان چه بهت کرن بو آشنا کرنا مروفان ادگل نشتیمانی اف پرسیاره و چندین پرسیارن دیتر دهن آرسته کرن بو زور برس ماموستا عبدالرحمن صدیق ناوی خوب ناوی و خیرات نگه کرم جنه سیداد کن زور بخیر بی ماموستا رزدار ماموستا وکا ما بحث کری ولات نشتیمان او جهه انسان تعداد جیت یانچی تعداد دایک بویا و تعداد مظم بویا و همی هولو تکوشانوی اوه كولاتی خو خوش بکت و برف آزادی و برف مافت خو بچیتن. لورا دست بکی مد زانین ماموستا آین و نشتیمان یانکو نشتیمان چه دگهینی تو چه مبست و چه رامانک بوی چنده هیا راست بناوی خواهی بخشنده مهربان زارا وكانوا دستواجه كان رنگ بلن فلان كس لجنديك لشاريك لولاتيك لدولتيك معناها هموي بيدلن زاراو چوندله وشو ناوي اداري بلام دواجار او شوني كتو تيايدا لدایک دەبی و تایدا گەورە دەبی و تایدا دەمری یا بەمانایەکی تر بڵێن تۆ ئەو شوێنە تایدا بە شوێنی خۆتی ئەزانی و بە ماڵی خۆتی ئەزانی ئەو شوێنە زاراوەیەکی تر وەرەگرێ پێی دەڵێن نیشتیمان لەبەرەوەی لە ماناکانی ترە زۆر جا ئینگلیز دەڵێ هۆملاند ینی من زۆر جار کە چۆن دەڵێ ئەوە جۆم لێ بووە یەکێک دەڵێ دەچمەوە لە جاتی بڵێ دەچمەوە ماڵی خۆم ئەڵێ ئەچمەوە بۆ ینی وڵاتی خۆم ئەڵێ ئەچمەوە ماڵی خۆم هەندێک جار ئێمە بە وەزارەتی ناوخۆ ئەڵێن وەزارەتی ناوخۆ وەزارەتی داخلی لە هەندێک شوێن پێوترێ وەکو چۆنڵێ ینی وەزارەتی ماڵ ینی کانەه وەتەن نیشتیمانەکە هەمووی ماڵی خۆمانە اینجا بۆیە گوتراوە هۆملاند هەندێک جارە گوترێ ماذەرلاند ینی چۆنەڵێ خاچی دایک ینی شوێنی دایک ینی کانەه ئەوە شوێنەکەیە تۆ ئەچتە زۆر شوێنی تر لەبەرەوە سێری قورئان کە ئەم زاراوەیە چۆن قورئان ئاماژەی پێ کردووە نیشتیمان پێغەمبەر درودی خوای لەسەر کە خدا لە ڕێگەی ئەوە باسی نیشتیمانمان بۆکە ئەو ڕۆژەی کە چۆن دەڵێ وەحی بۆ دێ وەرەقەی کوڕی نەوفەل دەبینێ و قسەی بۆ دەکا ئەوانە ئەو چونکە لەسەر ئاینی چۆن دەڵێ مەسیحیەت بۆ تێدەگا پێغەمبەرایەتی یعنی چی پێی دەڵێ ڕۆژێ دێ بەم کارەی تۆ مادام بووی بە پێغەمبەر عەزیەتێکی زۆرت دەبێ ئازارێکی زۆرت دەدەن هەموو ئەو شتانەی پێ دەڵێ دەڵێن پێغەمبەر درودی خوای لەسەر لەو کاتانەیە جۆی لێ دەگرێ و بە بێدەنگە ئەڵێ وەرەقەی کوڕی نەوفەل دەڵێ ئەو ڕۆژە خۆزگە ببینم بۆم ئەدبینم بە چاوی خۆم دەبینم کە چۆن دەرتەکەن لە وڵاتەکەی خۆت و لە نیشتیمانەکەی خۆشت وە دەرت دەنێن بەهۆی ئەم کارەوە ئەڵێن ئەلێرە بەسە کە دەڵێ ئازارت دەدەن خەمت بۆ دروست دەکەن واوەوە پێغەمبەر هەر بێدەنگە جۆ دەگرێ بەس کە دەڵێ ڕۆژێ دێ دەرشت دەکەن لە نیشتیمانی خۆت ئەلەوێ ئەڵێ پێغەمبەر دەڵێ ئەوە مخریجیە هەم ئەوە مخریجیە هەم بە کوردی دەڵێ بۆ دەرم دەکەن زۆر خەمە یعنی پێغەمبەر دەفەرمی بۆچی دەریشم دەکەن ئەڵێن ئەم وەڵامدانەوێ نیشانەی ئەوەیە کاریگەری لەسەری هەبوو چونکە لە نیشتیمانی خۆی وە دەری دەنێن بۆیە پێغەمبەر درودی خوای لەسەر وەختێ لە مەکە دەری دەنێن و دەڕوا لە کۆتایی سنوورەکانی مەکەیە دەڵێ والله أعلم أنك أحب بلاد الله إلى الله
ولولا أن قومك أخرجوني ما خرجت منك بە کوردی پێغەمبەر دەفەرمێ دەزانم تۆ خۆشەویستترین خاچی خودای لە لای خوددا بەڵام ئەگەر خەڵکی ناو ئەم شارە منیان وە دەرنەنایە دەرنەدەچوو باشە ئەلێرەوە ئەمەندە لە مەدینەش ئەوەندە چۆن دەڵێ یعنی لە خەمی مەکەیە دەڵێ خوا سوبحانه وتعالى دڵی دەداتەوە سوکنایی و دڵنیایی بۆ دەنێرە دەفەرمێ إن الذي فرض عليك القرآن لردك إلى معاد ئەو خودای ئەو پەیامی بۆ ناردی و بەهۆی ئەو پەیامە لە شار وە دەرنیانیان لە نیشتیمانی خۆت لە ڕادووکە ڕۆژێدا دێ دەجێڕێتەوە بۆ کوێ ئەو شوێنە نیشتیمانە خوددا ناوی دەنێکی مەعاد مەعاد لە زمانی عەرەبی بیکەی بە کوردی یعنی ئەو شوێنەی بۆی دەگەڕێیتەوە عادە گەڕایەوە یەعود و دەگەڕێتەوە مەعاد شوێنێکە کە بۆی دەگەڕێیتەوە بۆیە لە تەفسیری قورئاندا هاتووە دەڵێ بۆچی خوددا بە نیشتیمان دەڵێ مەعاد الله لأن الإنسان يتصرف في البلاد ثم يعود إليه الله چونکە ئینسان کە لە دایکە بێ زۆر شوێن دەگەڕێ ئەم شار دەکا ئەو شار دەکا ئەم وڵات دەکا ئەو وڵات دەکا دوجار هەر دەگەڕێتەوە ئەو شوێنە ئەوە مەعادە لەبەر ئەوەیە من هەموو جا دەڵێم هەستی نیشتیمان پەروەری دایمەن لە لای تاکی کورد بە بەردەوامە هەندێک دەڵێن لاوازە بێلاوە من مەسەلەیەکی ئەوەیە یعنی مەبەستم چییە مەبەستم لە خەڵکی ئێمە لە هەندەران کوردی ئێمە لە هەندەران هەمیشە هەستی نیشتیمانیان هەیە جگە لەوەی ماڵی خۆی ژووری خۆی لەسەر شێواز و ستایلی کوردستان دەڕازێنێتەوە جگە لەوەی خەڵکی ئێمە لە هەندەران لەگەڵ کێشەکانی نەتەوەی خۆی بە بەردەوامی دەژێ مەبەستم ئەوەیە یەکێک لەو کارانەی کە دەیبینی خەڵکی ئێمە بە هەر هۆکارێک لە هەندەران بێ کە وەفات دەکا دەیهێننەوە بۆ کوردستان دەڵێ ئەوە بۆ هێناتانەوە دەڵێن خۆی وەسێتی کرد گوتی بمبەنەوە بۆ لە کوردستان بمنێژن مەبەستم چییە مەبەستم ئەمە هەستی نیشتیمانیە ئەمە خۆشەویستی نیشتیمانە ئەم وڵات دەکەی ئەو وڵات دەکەی ڕەگەزنامەی ئەو وڵاتت هەیە ئەو وڵاتت هەیە دوجار دەڵێ بمبەنەوە قسەکەی خوددایە بۆ مەعاد بۆ ئەو شوێنەی کە لێی بوومە و دەچمەوە ئەو شوێنە جا مەبەستم ئەوە بۆ بڵێم ئێمە شوێنێکمان هەیە وەکو نیشتیمان وەتەنە نیشتیمانە شوێنێکیشەیە هی ئەقامەیە وانە ئێقامە وەکو چۆن ئەڵەن شوێنی ئەڵێ ئەچمە نشینگە دائیرەی ئێقامە دەڵێ ئەچمە فەرمانگەی نشینگە فەرمانگەی نشینگە و نیشتیمان جیاوازە نشینگە بە موقەتی دەچیتە ئەو وڵاتە و دوای دەرەچی لەوێ و ئەگەڕێیتەوە نشینگە زۆرە دەکرێت تۆ ئێقامەت لە 3-4 وڵات هەبێ بەس نیشتیمان یەک شوێنە نیشتیمان یەک شوێنە تۆ یەک نیشتیمانت هەیە بەس دەکرێت 5-6 نشینگەت هەبێ وەکو ئەو وایە یەکێک ئەڵێن ژیانی ڕۆژانەی لە ئوتێلێک بەسەرە بە خۆ ئوتێلی ژوورێکە و تایە خەویت و خواردن لەوێ هەیە و لە خوارەوە خەڵک دەتوانانی لە لۆبی خەڵک ببینی و ئەوها بژیوانی بەس هەر دەڵێن ئەوە تامی ماڵی نییە ماڵە هۆتێلە مەبەستم بە هەمان شێوە ئەچتە هەر وڵاتێک بۆ تۆ نشینگەیە بەڵام نیشتیمانە اینجا ئەمە لە ڕووی چۆنەڵێ واتاییەکەی لە ڕووی مانە قورئانەکەی ئیدی ئێمە چۆن نیشتیمان بەکو نیشتیمان ببینین چۆن سوود مانە قورئانەکان ببینین بۆ نیشتیمان پەروەری ئەمە باسێکە دەبێت بە بەردەوامی هەوڵی لەگەڵا بدەین بڵین ئینسان یادەوەریەکانی لەم نیشتیمانە هەیە ئینسان دڵی لەم نیشتیمانێ سەریکە نشینگە شوێنێکە تۆ تێدا دەژی تۆ حەزەکەی ئێستا بچۆ ئیقامە وەرگرە لە هەر وڵاتێک ئەو نشینگەیە تۆ تێیدا دەژی بەس نیشتیمان لە ناو تۆدا دەژی نیشتیمان لە ناو تۆدا دەژی بۆ هەر شوێنێک دەڕۆی لەگەڵ خۆت هەڵت گرتووە نیشتیمان مامۆستا هەر سەبارەت قورئانە پیرۆز بەحساوی چەندی کردیە کە ڤیانە وڵات و نیشتیمانی ڤیانەکە بەرامبەرە یانجی ڤیانەکە بێ بەرامبەرە لەوە سەرچاوە دەگرێ دوو ڕووی هەیە دوو ڕەهەندی هەیە یعنی ئاستی ئینسانەکان جیاوازی هەیە یعنی کە تۆ بچیتە ئاستی پێغەمبەران و ساڵحین و ئینسانی چاک و مرۆڤی چاک و مرۆڤێک هەیە ئاستی نیشتیمان پەروەری بێ بەرامبەرە خۆ دیوتە لە ژیانتە لە ژیان تا دیو دەئیستا کەسانێک لەم نیشتیمانە هەیە چۆن دەڵێ خۆشەویستی نیشتیمانی لە بەرامبەران نەویستووە ئەوە لە ئاینیشا هەیە لە ئاینیشا باسمان کردووە خەڵکێکەیە دەڵێ من خوددا دەپەرستم بۆ ڕەزامەندی خوددا هەندێکی تر من خوددا دەپەرستم بۆی بەهەشتم بداتێ لە نیشتیمان پەروەریش ئەو شتە هەیە کی لەوان باشترە تەبان خۆت دەزانی خوددا فەرمی وەڕضوان من الله ئەکبەر یعنی ڕەزامەندی بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا گرتن جەمەگە بگەینە ئەو ئاستە میسالیەی هەندێک لە وڵاتان دەبینی ینی نیشتیمانی خۆیان وا خۆش دەوێ دەبن بە ئۆپۆزیسیۆنیش دەبنە ئۆپۆزیسیۆنی وڵاتەکەی خۆیان لە ئەوروپا دەژین دەوڵەتێک دێ دەڵێ وەرە ئیشێکی وا بکەین زیان بە وڵاتەکەت بگەێنین دەڵێ من ئۆپۆزیسیۆنی حکوومەتەکەی خۆمم من دژایەتیم لەگەڵ سیستەمی حکوومەتەکەیە من ئۆپۆزیسیۆنی نیشتیمان نیم شتیوا بۆ ئێوە ناکەم
ئەمە زۆر گرنگە ئەمە ئاستی کەواتە دوو شتێک جودانە هەیە کرد و معارزە بی دیگەل دەست هەڵاتدارێ دەست هەڵاتدارە و تو معارزە بی دیگەل ئەو کارن خەلەت و شاشت هێنە ئەنجامدان یا جودا دیگەل خۆشەویستیان نیشتیمانی کەواتە ئەگەر بچینەوە سەر ئەوە ئەنی دەڵێن ئۆپۆزیسیۆن دوو ئۆپۆزیسیۆنە ئێمە لە سەردەمی ڕژیم هەموو حیزبە کوردستانیەکان پێکەوە لەگەڵ حیزبە عێراقیەکان لە پیرمام کۆ دەبووینەوە یعنی دوایی چۆن دەڵێت چەندین کۆبوونەوە دەستی پێکرد لەوێەوە تا دوا کۆبوونەوە گەشتە لەندەن وانە لەو هەموو کۆبوونەوەیە بە خۆمانمان دەگوت معارەزە دوو ئۆپۆزیسیۆن دوو جۆرە ئۆپۆزیسیۆنی نیشتیمان و سیستەمی وڵاتەکەی یان ئۆپۆزیسیۆنی حکوومەتی کیلەوان اینجا ئەگەر ئێمە بمانێ ئێمە هەمومان بۆ ڕژێمی سەدام حوسێن چی بووین ئۆپۆزیسیۆنی سیستەم بووین ئەمان گوت ئەو سیستەما بێ بڕوخێت چونکە خێری تێدا نەما ئۆپۆزیسیۆن بوونی ئێستا لە سایه ئازادی دەبێ ئۆپۆزیسیۆن بی بۆ حکوومەت یعنی بڵێ حکوومەت دەبێ ئەو کارە چاکە ئەو کارە بگۆڕێ ئەو کارە باشترکە ئێستا لە سایه ئازادی نابێ ئێمە ئۆپۆزیسیۆن و دژ بە نیشتیمانی خۆمان بین دەستێتت خوش مامۆستای بەڕێز هەفکارێنمە شار و شارچیان کوردستانی پرسیار ئاراستەی هەفڵاتیان کردی ئەو ژی سەرنجێن خۆ سەبارەت vê çendê ayîn û niştîman bifirmûn bapêk ve bîner bîn û temaşa bikin. ئەتوان بڵێم سەرەتا ینی خۆشەویستی گەلەکەم بەتوان بڵێم خێزانەکەم کە هۆکاری سەرەکی من کە من ینی خۆشەویستیمە بۆ گەلەکەم و هەر بیناسم ئەسڵەن سەرەتا بزانم پاشان هیچ دواتر کە خۆم زیاتر گەورە بووم ئەتوان بڵێم لە ژینگەکەی دەور و پشتی خۆمەوە یاخود خوێندنگە پاشان بەرەبەرە قۆناغەکانی دوای خوێندنگە تاخیر قۆناغ زانکۆ ئەو هۆکارێک بکەن خۆشەویستی گەلەکەم بچێت لە دڵمەوە کەسە بە نیشتمانی خۆی خۆش بێ نیشتمان شتێ نەیە کەس لێ بێزار بێ دایکم و باوکم بەڵام وام لێ هاتە بڵێم خۆشم ناوێت لەبەر ئەوەی ئەم حیزبانە بەڕاستی ناخۆشیان کردووە ئەم لە ڕقی ئەو ئەواکە ئەم لە ڕقی ئەوواکە دوای کە ئەزانە سەریش ناکەون بەجێمان ئەهێڵن یعنی ئێمە بتاوانمان چی بێ کە ئێمە پێ ئەگەین بۆ ئەوەی بە دڵخۆشی گەورە بین نەک بەدەر ئەم حیز بۆ دانیشی خەفەت بخۆین و بەدەر ئەم حیز بۆ دانیشی خەفەت بوون نا وڵاتەکەمان بۆ چاکەن و ئێمەش بە ئاسایی ئەژین نەک ڕەوانمان کەنە ئەو بەحرەوە دوایوی ئەم دایکە ڕۆەکە ئەو برا ڕۆەکە لەبەرەوەی کوڕاکەی گیانی لە دەستدا ئەی تۆ ڕۆڵەی خۆت ئەنێریتە ئەو ناو بەحرە لەبەرەوەی تەواو بچ ژیانی خۆی خۆشکە بەڵام نازانێت کۆتایی بە ژیانیەت ئەس کوردم ئەکید یعنی ئەزیێ پەیدا بوو سەر ئەخۆ کوردۆک ئەس کوردم سە ئەخۆ خوازێ پەیدا بی دۆی بابێت من ئەزێ فێرکری مانە وڵاتێ من ئەزێ فێرکری و ڕاستیش یعنی ئەف تعدال مەهاتیەکردن يعني هندي دي او حماسك بمرو بتشي بكم از كردم وكوري كردام او سروشي ده هر كسك حش ولاطي خود كت هر كسك ولاطي خوي فيا ولاطي خود فيتن اكيد ام كرد يعني ما بتر يعني نو دولت بون ام بيجن ارمان جامعه ببن الدوله افجي پال درجه کو بتر وب كدن از حش ولاطي خوب كم بولاطي بون ولی مرو بكري كمرو فال حش ولاطي خوب كت هر کسی که دای بیتن حش ولاطي خود کردن زمانه فشکو بر مروفانی و ناف خالکی دا رحمت الوانی موطن خوشترش الشامي المانيا سويد حمو دولة أوروبية خوشترا موطن مروفي از حش کردستان کم چون هر کسی که هویت حش ولات خود کرد حش آخا خود کرد حش وطن خود کرد از کردم لوانه که حش کردستان کم مخابن از گلک جاد بجم مخابن بوان گنجای چلش در و ولاتی و آخا خود هیلن ومدفدان پیک و همین دست خوب که دیگر جلگادی کردستان خو پیش بهتر ببینیم. بله بینرین برس سپاس بوان برزانه که پشکدار موندی گلمت ناوا وی توریدا که بحثا آین و نشتیمانی هاتا کرن اوان بینرین برس و اوان پشکداریا بحثا وی چندی کر که خوشویستیا ولاتی خوشویستیا که هری گرنگت ناوا مدا هبیتن و هما رویکن ارینی باشی بحثا وی چندی کر کدویتن افسال و خطل دف مهمیان هبیتن و مستوی برس رنگ یعنی چی کومنتین وسانه بن یعنی سبارت اختنین وان برزانه حکمی چندی همیا اختنین جوان و باش پیشکشی مکرن اگر راستا خوب چینه سر توری خلق اخو مستوی بحثا وی چندی بکین آیا قرآن پیروز یان کت روانگها قرآن دا چوا بحثا خوشویستیا نشتیمانی هات یکرن یان کو چوا بحث لوی چندی تتکرن کو ام و کرد بو کردستان خو خوشویستانه سردریه دیگه بکن بروان مل سالانێکی زۆر لە خزمەتی قورئاندا گەشتوونە بەو ئاەتی خوددا لە قورئاندا دەفەرموویە کە نوح سەلامی خوای لەسەر دوعا دەکا و داوا دەکا وەقل ڕەبی ئەنزلنی منزەلە مبارەکەن
وأنت خير المنزلين بله ئێمە هەر ئەمە نایڵێنەوە لە پێناوی ئەوەی کە بڵێن ئێمە شوێنێکی مبارەکمانەیە نە ئێستا پێتەڵێم ئەمە ئەرکێکە خاتە سەر هەمومان ئەم ئاەتە ئەو ئەرکە چییە؟ ئەو ئاەتە ئەرکێک خاتە سەر ئێمەی کوردستانی بله چونکە ئەو دەڵێ خدا پێی دەڵێ یا نوح ئەی نوح بڵێ چی بڵێ وەقل ڕەبی ئەنزلنی منزلا مباركا وأنت خير المنزلين لم لافا ولم طوفان أم كشتي من لشونيكي مباركة جا مبارك جاي لمقدس مجال مقدس بيروزة بله مبارك يعني بركة يعني شون كذا لي مبارك يعني أو شو أنا بركتي تيدا إيه باشا خدا ده فرمي لو والله أم داوع ده فرمي واستوت على الجودي ونيا أو الجودي شاي جودية أو جا خواري جودي كأم جودية كشتي لسر دوستي ويدي خلق ديتا خوار وبرو خواردين خواري أو چيا شەرناخ لەگەڵ گۆڕانکاری زمانی ئەو سەردەمە بۆ ئێستا یعنی شاری نوح شەرناخ یعنی شاری نوح ئەوانی زمانەوانی وا دەڵێن کەواتە ورد ئەم بەم شێوازە بە مرۆڤایەتی دێت و تا لێرەوە جارێکی دی بڵاو دەبێتەوە ئەمە چ بە ئێمە دەڵێ ڕاغبی ئەسفەهانی لە لێکدانەوەی وشەی مبارەک دەڵێ مبارەک لە بەرەکەتەوە هاتووە بەرەکەت یعنی چی تعریفی بەرەکەت پێناسەی بەرەکەت یعنی چییە ثبوت الخير الإلهي في الشيء بكردي جيگیربوونی خێر و بەرەکەتی خودایی لەسەر شوێنێک و لەسەر شتێکە پێی دەگوترێ ئەو شوێنە مبارەکە ئەو شوێنە مبارەکە اینجا مبارەک و بەرەکەت بەچی گوتراوە ڕاغب دەڵێ گوتراوە كل زيادة محسوسة فهي بركة يعني هەست بە شتێکەکەی شتێک هەیە هەر لێی سەرفەکەیت و هەر وەکو خۆیەتی هیچی لێ کەم نابێ ئەم هەستکردنە بەم زیادەیە ئەوە بەرەکەتی پێڵێن کەواتە ئەم ئاەتە ئەرکێکی خستە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەر چوار پارچەی کوردستانیش ئەگەر دەسەڵات لە دەستی خۆمان بێ ئەرکێکی خستە سەرەوەمان خوددا پێمان دەڵێ شوێنەکەی ئێوە مەوتینەکەی ئێوە نیشتیمانەکەی ئێوە بە کەلامی خوددا ناوی مبارەکە مبارەکیش لە بەرەکەتەوە هاتووە لە هیچتان کەم نییە ئەوتان هەیە نەوتان هەیە کانزاکانتان هەیە مرۆڤتان هەیە هەموو شتەکان من پێداون ئەگەر هەژار بوون خەتای خۆتانە هەلی کارتان نەبوو خەتای خۆتانە نیشتیمانتان جوان نەبوو خەتای خۆتانە من ئەلێرەوە ئەم ئاەتە شی بکەمەوە لە ڕوانگەی یەک ساڵانێکی زۆر فەخرمان پێوە کردووە شانازیمان پێوە کردووە ئێستا وەکو مافێک تەماشامان کردو ئێستا وەکو ئەرکێک تەماشایکەین ینی ئەم ئاەتە بە هەموو وەزیرەکان دەڵێ بە هەموو کابینەی حکوومەتی هەرێم دەڵێ خوددا مادام وای فەرموو لە هیچمان کەم نییە ماوەتەوە ئیدارەیەکی باشمان هەبێ گەندەڵیمان نەمێنێ ئەم شوێنە کە خوددا هەموو بەرەکەتێکی پێدا با ئیدارەیەکی وا جوانی بکەین با ئیرادەیەکی وا باشمان هەبێ بۆ ئیدارەیەکی زۆر جوانی ئەم هەرێمە بەم هەموو بەرەکەتی خوددا پێداوین تا ئەم خاکە بکەین بە نیشتیمان ببێ بە نیشتیمان یعنی چی بێ بە نیشتیمان دەڵێ ئەی ئێستا چییە دەڵێم ئێستا ناوی هەرێمە بەس ئەم هەرێمە کەی دەبێ بە نیشتیمان کەی هاوڵاتی خۆی دەدا دێزۆ قسەیەکی تر بۆ بکەم دەڵێن جیاوازی چیە لە نێوان نیشتیمان و دەوڵەت ئەڵێن ئەشێ دەوڵەتت هەبێ بەس ئەشی ئەو دەوڵەتە نیشتیمان نەبێ خەڵکی عێراق دەوڵەتە یان نە دەوڵەتە بەس نیشتیمان نییە بۆ خەڵکەکە لە خۆ ناگرێ لە ئامێزی ناگرێ لە باوەشی ناگرێ خەڵکەکە دڵی بە دەوڵەتەکە خۆش نییە چ دەکەن دەچن بۆ ئەوروپا دەبینی ئەو کات ئەوروپا دەبێ بە نیشتیمان دەڵێن تۆ خەڵکی چۆی دەڵێن من دەوڵەتەکەم عێراقە بەس ئەوروپا نیشتیمانی منە چونکە ئەوروپا باوەشی بۆ گرتوومەتەوە هەموو پێداویستەکانی ژیانی بۆ دابین کردوم ئەفغانستان دەوڵەتە یان نا دەوڵەتە سۆماڵ دەوڵەتە یان نا دەوڵەتە بەس بۆچی عێراق و سۆماڵ و ئەفغانستانی دەوڵەت خەڵکیان لە دەرەیە ئەوان دەوڵەتیان هەیە بەس نەبووە بە نیشتیمان نەبووە بە نیشتیمان کەواتە ئەوروپا بۆچی خەڵکی ئەوروپا نایە بۆ لای ئێمە ئەوروپا دەوڵەتە نیشتیمانی هەیە دەوڵەتی هەیە و دەوڵەتەکەشی بۆ بە نیشتیمان کەواتە زۆر گرنگە ئەرکێکی حکوومەت و ئەرکی هەمومان ئەوە بێ لە ڕوانگەی ئەم ئاەتە قورئانیە خوددا دەفەرمێ منزەلی ئێوە و شوێنی ئێوە مبارەکە جودیە ئەوجا ئێوە هەموو شتەکانم پێداون بەرەکەت لە خاچی ئێوەدا هەیە ئێوە دەوڵەت دروستەکەن هەرێم دروستەکەن هەر پێگەی دروستەکەن بیکەن بە نیشتیمان بۆ ئەوەی هاوڵاتی دڵی خۆی لەسەر نیشتیمان مامۆستا ئاین چەند پێوەرە بۆیەکی کوبێژینێ ئەvە وڵاتی خۆ خۆش دێتن بۆ نمونە گەر کەسێک ئایندار نەبیتن یانکو باوەری بە هیچ ئاینێک نەبیتن یعنی ئەvە بیتە مەرجێک بۆی چەندێکە بژینێ مادەم ئەوی ئاینیە و خوشەویستی وڵاتیژی دلویدانینە وەگەر چەند کورتیژی بێ وەکو مرۆڤ هەموو مرۆڤێک بەدەر لە هەر ئاینێک هەی بێ یانەی بێ خۆشەویستی بۆ نیشتیمانی خۆی هەیە
ئاین ئەرکێکی ئیزافی ئەرکێکی تری زیادەی دەخاتە سەر هاوروکارە بەڵێ یاری یارمەتی دەرە و دەبێ یارمەتی دەربێ بۆ ئەگەر کەسێک گوتی من هیچ ئاینێکم نییە و 150 نیشتیمانم خۆش دەوێ منی ئایندار دەبێت لە 100 نیشتیمانم خۆش بێ دەستێتت خوش مامۆستای بەڕێز دەمێ بێن بەدانێکی هاتی و دەهینە فلایەوەین بەڕێز ببینیت کرد. بینەرین هێژا و خوشتەوی دووبارە سەڵاف وەبن و هاتینە خزمەتە وێن بەڕێز بوو پتر گەنگەشەکردن ئەلسەروی تەوەرێ هاتیە دەست نیشانکردن ئاین و نیشتیمان. مامۆستای بەڕێز مەدوێتن vê çendê arasteyî cenabête bikەین وەک پرسیار زانین مرۆڤ وەک تاک çi biketin bi xoşewistiya niştîmanê xwe piştî me behsî biha û giringiya niştîmanî kirî vê gavkê bîne ser astê takî ئەم چ بکەین بەرامبەر ئەوی نیشتیمانەی وەکو تاک ئێمە بێگومان کۆمەڵی ئەرکمان لەسەر و مافیشمان هەیە لە پێشەوە ئەوجا کە باسی تاک دەکەین باسی حکوومەت و باسی دەوڵەت و ئەوانش دەکەین کە ئەبێت چی بکەن بۆ نیشتیمان باشە ئێمە وەکو تاک من لە خۆم هەمیشە دەست پێ دەکەم یعنی خەڵکێک کە لەم کوردستانە بێ و منی بینی بێ و من بناسێ دەزانێ ژیانی من لە چۆ دەستی پێ کردووە و کە تاکێک بوومە بۆ نمونە لەم نیشتیمانەدا و بێکار بووم وەکو زۆربەی گەنجەکانی ئێستا کارم نەبووە هەژاریم بینیوە لەدایک نەبوومە و کەوچکی زێر لە دەمما بێ هەرم قسانم کردووە بە بەڵگەی ئەوەی ئەم ساتە وەختەش هەموو ژیانم ئەتوانم نیشتیمان بەجێ بێڵم بەڵام پێم وایە بۆ خۆم باسی ئەزمموی ئەبێ خۆم بکەم باسی کتێب ناکەم بێ باسی ئەزمموی خۆم کەم من لە ڕوانگەیەک تەماشا دەکەم دەڵێم مامۆستا بەدی زەمان کە باسی ناوە جوانەکانی خوددا دەکا و کردوەتی بەم ینی چۆن دەڵێ وەکو منهەجێک هەمیشە باسی دەکا خوددا یەکێک لە ناوەکانی ئەلحەکیمە خوددا ناوی ئەلحەکیمە بە کوردی دەڵێن کاربەجێ بە کوردی دەڵێن دانا یعنی حەکیم باش کە خوددا حەکیمە بێگومان خاوەنی حکمەتە حکمەتیش پێناسەکەی چییە دانانی شت لە شوێنی خۆی سەرەتاکان دەبێ ئاوا دەست پێ بکەین بێگومان هەموو یاسایە کوڕێسایەکیش لادانێکی هەیە ئاساییە ئەو شتێکی ئاساییە من وا بیر دەکەمەوە دەڵێم خوددا حەکیمە ناوی ئەلحەکیمە حکمەتی هەیە کە وای کرد ئیرادەی خودداوا بوو من کورد بم ئیرادەی خودداوا بوو من لەم کوردستانە لەدایک بم من ڕێزگرتنی من بۆ ئەم ئیرادەی خوددایە بەوە دەبێ لە خەمی کوردستان بم ئەمەیە کە زۆر جاریانی گەنجێک و ئەزانێ ئێمە سوودمەند بووین لە نیشتیمان نا ئێمە قۆناغێکی زۆری وامان بڕی و هەمیشە لە سیمینارەکانە زۆر جارەڵێم باسی کتێبتان بۆ ناکەم مادام ئەو تەمەنم هەیە باسی ئەزمموی خۆم بۆ گەنجەکانەکەم کە بۆیان باسەکەم بۆیان دەرەکەوێ هەژاری من بینیومە زۆرێک لە گەنجی ئێستانەی بینی و بەڵام بەرگەگرتنی ئەو هەژاری و ئەو بێکاری و ئەو ژیانە ناخۆشە بەو شێوازە دەڕۆیت و کاری خۆبەخشی دەکەم و چۆن دەڵێ ڕێکخرا و دروست دەکەم ئەمەکەی باسی ساڵی ئەوەڵی ڕاپەڕین دەکەم ئەمە هەمووی وەکو ئەزمون دەڵێم ئەمەم لەبەر چاو گرتووە خوددا ئەلحەکیمە حکمەتێکی هەیە منی لەو کوردستانە دروست کردووە کەواتە خوددا بە من دەڵێ بە زمانێکی کوردی دەڵێ تۆم بۆ کوردستان دروست کردو ئەلەم ڕوانگەیەوە کاتێ تەماشای دەکەم تا من نەکەومە بەر هەڕەشەی مەرگ نابێ ئەو شوێنە بەجێ بێت چونکە قورئان لە یەک حاڵەت ڕێگەی داوە مرۆڤەکان نیشتیمان بەجێ بێڵن کاتێک نیشتیمان ئەبێ بە هەڕەشە بەڵامەگەت نیشتیمانێکت مامۆستا برس هەبیت قەیران هەبیت ترس هەبیت ئاژاوە هەبیت وی وڵاتەیدا چ بکە تەفگەنجە ئەمە مەبەستە کەواتە ئێمە دەبێ ئەمە چارەسەر بکەین ئەگەر ئەم نیشتیمانە ئێستا هەمووی قەیران نییە بەێ هەمووی قەیرانە ئەگەر کارێکمان کرد ئەو ئیرادەی خوددایەمان پشت جۆخست هەمومان بەجێ بێڵین هەر 5 میلیۆنەکە چ دەبێ بە هەمومان وەکەین ئەگەر هەمومان وامان کرد ئەرزێکی چۆڵ بەجێ دەمێنێ خەڵکێکی تر دێ داگیرێکەوە بێتە نیشتیمانەوە چارەسەر نییە کەواتە چارە بەڵگەمان چییە بەڵگەمان ئەوەیە یونس پێغەمبەرە سەلامی خوای لەسەر یونس پێغەمبەرە سەلامی خوای لەسەر وەختێ خوددا دەڵێت تۆ نەتەوەکەی تۆ و قەومەکەی تۆ ئەمەیە نینەوە دەی قسەیان بۆ بکە وانە تەماشا دەکا خەڵکەکە ڕێزی ناگرن تەماشا دەکا خەڵکەکە بەو ئینێ و بەجێیان دێڵە و دەڕۆ ئەوە بەجێ هێشتن وانە ئەگەر هەموو پێغەمبەرێک بەجێ بێڵەوە بڕوە چێ چاک دەبوو کەس چاک نەدەبوو کەواتە خوددا چی لە یونس کرد وذنوني إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فنادى في الظلمات أن
لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. وقتی لە داخی خەڵکی من نیشتیمان بەجێ بێڵم لە داخی حکوومەت نیشتیمان بەجێ بێڵم یونس ئەکەوێتە چۆ ئەکەوێتە ینی بزانە ئیشارەتە بۆ ئێمە ئیشارەتە بۆ ئێمە کەوتنە ناودەمی حوت و تاریکی ناودەمی حوت و حوتش لە نێو دەریا تاریکی لە نێو تاریکی بوو بەچی بوو بەوەی پێمان دەڵێ جێهێشتنی نیشتیمان کەوتنە تاریکیە کەواتە بێت چی بکەین ئەبێت چارەسەری بکەین جا من هەمیشە دەڵێم دڵسۆزانێکی زۆرمان هەیە لە هەندەران خەڵکێکی زۆرمان هەیە لە بارودۆخێکی ئاوا چوونە هەندەران خەڵکی ئێمە وەکو گوتم هەر نیشتیمان پەروەرە یعنی ئێمە بەچی دەزانین نیشتیمان پەروەرە ئەو خەڵکەی ئێمە کە لە هەندەرانیشە لە خەمی نیشتیمانە ئەویش هەر نیشتیمان پەروەرە هەڵەیە ڕەنگە دڵسۆزیەوان زۆرتر بێت هەڵەیە زۆر جا خەڵک بە ئێمە دەڵێ خەڵکێک چۆ بۆ هەندەران لەوێەوە قساکە یا کابرا دوو قسەی جوانەکە لە هەندەرانەوە پێڵەن کاکە تۆ شوێنەکەت خۆشە نا خۆ ئەی ئەگەر شوێنەکەی ئەوانەی تریش خۆشە ئەی بۆ ئەوان قسە بۆ نیشتیمان ناکەن خەڵکی وا دڵسۆزمان هەیە لەو ئەوروپا و لەو ئەمریکا و لە هەندەران لە وڵاتان لە هەموو شوێنێکەوە لە خەمی نیشتیمانن ئاگاهن لە خەمەکانی نیشتیمانە ڕۆژانە بەدەقە و سەعات چی ڕوئەدا ئەینووسن باسی دەکەن ڕێگە چارەمان بۆ دەدۆزنەوە ئەبێ بڵێ ئافرین تۆ ڕاستە لە نشینگەیەک شوێنێکی دیکەی بەس نیشتیمان لە ناختە نیشتیمان لە ناوتە کەواتە ئێمە بە دوو ئاست قسە دەکەین دەڵێن ئاستێک بۆ ئەو کەسانی کە لە ئاستی باڵان وەکو تاک خەمەکانی نیشتیمان ناخۆشیەکانی نیشتیمانمان پێ بەجێ ناهێڵدرێ پێم پێ بەجێ ناهێڵێ ئەوی دیکە چی بکە ئەوی دیکە قسەیەک هەیە دەڵێن هەژاری لە نیشتیمانە غوربەتە کە تۆ لە نیشتیمانی خۆت بووی هەژار بووی وەکو ئەوە غەریبی دەوڵەمەنی لە غوربەتدا دەوڵەمەنی لە غوربەتدا نیشتیمانە دەوڵەمەنی لە غوربەتدا نیشتیمانە کەواتە باسکردنی نیشتیمان باسێک نییە بۆ تۆمەتبارکردنی یەکدی باسێک نییە بۆ ئەوەی کە ئەو بۆ ئەکانە کەواتە ئێمە هەمیشە قورئان ئەو دوو ئاستەمان پێنیشان دەدا ئاستی باڵا ئاستی ناوەند ئاستی خوارەوە خەڵکەکەش هەر کەس خۆی ئاستی خۆی دیاری دەکە کەواتە وەکو تاک من دەڵێم من وەکو تاک ڕێز لە ئیرادە و حکمەتی ئیسم و ناوی ئەلحەکیمی خوددا دەگرم منی بۆ کوردستان دروست کردووە بە خۆشی و ناخۆشیەکان لە خۆشی تای دەبم لە ناخۆشیش تای دەبم ئەوە یەک دوو من چاولێکەری خەڵک ناکەم تۆ ژمارەیەکە بینی دێنەوە ماوە ناماوێک لە تازەکان ئەوانەی دەچنە هەندەران دێنەوە دەڵێن کاکە مردین لەوێ نان نییە بخۆین ئەمە وانییە بۆیان باز کردین هەندەران خۆشە و هەندەران بۆ کەسێک باشە لە زمانێکی پێشووتر ڕۆشت بێ بۆ نمونە کەواتە گەنج ئەبێت چاو لە خەڵک نەکە تۆ لە مردن ڕاکەی لە حاڵەتێکی ناخۆش بەس نابێ خۆت دەیتە دەستی لافاو نابێ خۆت دەستە بەحری ئیجە نابێ خۆت بدەیتە دەستی مردنی مسۆگەر چونکە ئەمە وەسیلەکە و هۆکارەکەش ناڕاستە جامە هەموو لە ڕاستیدا پێمان دەڵێ ئەم بارودۆخی کە ئێمە تێدا دەژین بەڵێ ناخۆشە زۆریش تا بڵێ ناخۆشە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبێ هەر کەسە ئاستی خۆی بزانێ بڵێ ئەوەی کە بۆ گەنجێک ڕەوایە بڕوە کاریگەری لێرە نییە با من و تۆ بەجێ نهێڵین نیشتیمان بۆ چێ بەجێ بێڵین مامۆستا سەبارەت وێ چەندەی ینی ڕەنگە ئەم ناوە هەرێما کوردستانیدا زۆر جار بەحساوی چەندێ بکەین کە بارودۆخ نەخۆشە یان هەندێک جار خەڵکە گەشتی ئاستی بێزاریەکە زۆر بەڵام دیگەل وێ چەندێژی مامۆستا ئەگەر کەسێک بۆ نمونە وڵاتێکی وەک ئیرانی بژیتن یعنی هاوڵاتی وێری بیت و بهێتە کوردستانی ڕەنگە بیشتن کوردستان پێرفێکتە هەمبەر وڵاتێکی گەورە و گران و ئیسلامی وەک ئیران یعنی تو نابینی ئەڤەژی هەندێک جار یعنی نەئینسافی و نەعەداڵەتێک هەڵسەنگاندنێت مەدەهەیە خۆی دەڵێن بەمجا دەڵێن ئەمە پێی دەڵێن عەرەب پێی دەڵێ مقارنە وانە کورد پێیاڵێ بەراوردکردن هەموو شتێ ڕێسای هەیە یعنی قاعیدەی هەیە ڕێسای بەراورد یەکسانە بەچی ینی ئەگە ویستت بەراوردکەی ویستت بەراوردکەی ڕێساکەی چییە قاعیدەکەی چییە دەڵێ بەراورد لە نێوان شتە لە یەکچووەکاندا ئەبێ بکرێ نەک لە نێوان شتە جیاوازەکان ینی چۆن ینی ناوێ بڵێ قاتی فلانە کەس ڕەشە قاتی فلانە کەس سپێ با بەراوردیکن ئێ ڕەش و سپی دیارە لە نێوان نیلی و شینی تۆقە بەراوردێتە کردن وانە لە نێوان شیری و سپی بەراورد ئەتوانی بکەی ئەبینی لە نێوان سوور و نارنجی ئەتوانی تۆزێک بەراوردکی کەواتە لە نێوان شتە لە یەکچووەکانە ئەبێ بەراوردکی کەواتە بەراوردکردنی کوردستان بە بەریتانیا ڕاست نییە بەڵام خۆ بەراوردکردنی بە سۆمالیش هەر ڕاست نییە کەواتە ئێمە لە بەراورد دەرچین ڕاست ئەوەیە ڕێسای بەراورد خۆمان بەراوردکەین لەگەڵ ئیمکانیەتمان ئیمکان وەکو باسم کرد خدا ئیمکانیەتی پێداوین خدا هەموو پێداویستەکانی ژیانی پێداوین ئیرادەیەکی باشمان هەبێ ئیدارەیەکی باشمان هەبێ ئیرادەیەکی بەهێزمان هەبێ و
ئیدارەیەکی باشمان هەبێ خۆمان لەگەڵ خۆمان بەراوردکەین ئەمەیەکە مەنیستەوایە و ماهو فەهوە مەغبوون دوو ڕۆژت لە یەک نەچێ حکوومەتیش ئەبێ 2 ساڵی لە یەک نەچێ ئەبێ حکوومەت ئەم ساڵی لە پار باشتر دەبێت ساڵی ئایندەتی لە ساڵی تر باشتر بێ کەواتە حکوومەتەکان دەبێت خۆیان بەراوردکەن لەگەڵ ئەو بەرنمەیەی خۆی بۆ خۆی نووسیوێتی و خۆی سوێندی لەسەر خۆ گۆڕی تەوەرێمە بەحسکردی مامۆستا ئاین و نیشتیمان مەدوێتن هەفڵاتیان بەڕێژی پشکدار ببن دیگەلمە وانژی ڕاوسەرنجێن خۆ دەربڕینە سەبارەت بێ چەندی بەفەرمونەوە پێگە بینەر ئەتوان بڵێم ئەوە ئەرکێکە کە نیوەی ئەگە نیوەی لەسەر خۆمان بێ نیوەکێکی لەسەر سەرکردەکانمانە کە کارێک بکەن ئێمە گەلەکەی خۆمانمان خۆش بێ وەکی سەکەوە پێم وانی ینی زۆر کەس لە وڵاتە ئینتیمای هەبێ بۆ ئەم گەلی کورد بە تایبەت خۆشەویستە لام کەسێک وایە لایم گەلانێکە ئەگەر ڕاستکە بێ نیشتمانی پێ خۆش بێت هیوادارم باشیگەن شمان زۆر ماوە ینی هەتا پێی بگەین و تۆزێ سەقافێتیان بەرز بێ بەڕاستی هیوادارم بەرەو پێشچوونێکی باش بەڕێوەبەرن و ئەکید جیت واقعیدا هەر کەسێکی هەی حەش وڵاتی خۆت و هەر کەسێکی وڵاتی خۆت بێت مەژی کوردینی دەبێت مەژی وڵاتی خۆت بێت و حەسکێنجی وەکی هەر کەسێکی ئازاد بن وڵاتێکی سەربەخۆ وڵاتێکی سەربەخۆ دەبژین مە هەمیشی وڵاتی خۆت بێتن أنا خدها أمل في عردي داي دمرينش في عردي صبي خل ولاتي غريبة شكاكا خدام بمرشد لازم بتو سر عردي خو موطني خو يعني ما أملك هي ما نبيشين هما واسع الدنيا هلا تام كردستان بيرينو شو اللي خو مالا خو دوامت خو وهمي تشيل خو بيرينو برف ولات غريبة ببشين أسند ديال هذه ما هر كسك هي حياة خود تشتيش خرام ويمتر في ولات خو أكيد حاجات كان أول تشت أم خر الكردستان معظم بين هر شخصك هي وحش دولة خود كات جالك أم الكردستان معظم بين أمانة مال الكردستان دي تشعردانين سوپاس بۆ بەشداریاوە و ئاراستەکردنا وان سەرنجێن هەگو ئاراستەی مەکرین هەمی ئەخفتنین جوان بوون ڕێکۆپێک بوون مامۆستای بەرز ئەوامە لێڤە خاندی گشتی بەحساوی چەندێک کرد کە دەوێت ئەم ئاستی ڕەوشەمبیریا خۆ بەرزتر بکەین بۆ ئەوەی پتر قەدرێ نیشتیمان و وڵاتی خۆ بزانین و دیسان بەحساوی چەندێکی هاتەکردن و ئەگەر بارودۆخ ژیت نەخۆش بن ئان وەک پێویست نەبن بلا نەبیتە فاکتەرێک و سەدەمەک بۆی چەندێک و ئەم وڵاتی خۆ بجێپێرین چونکە ئەف ڕوبەڕووبوونەوە وان مەشەکلانە هەمی وڵاتێکی هەرا هەی و لێرە ژیایی ئینشاڵڵا دێتە تێپەڕاندن بڕوانە ئێمە لە باسی کاریگەری ژینگە لەسەر هەڵسو کەوتەکانی مرۆڤ لە ساڵی 1995 لەسەر قەڵای هەولێر سیمینارێکم کرد ئەو کات لەسەر ئەو بابەتە قسەیەکم بیر کەوتەوە لەو کاتە 95 و لەسەر قسەکانی ئەو بەڕێزانە ئەو کات لەوێ گوتم ئێمە قەدیم کورد گەرمیان و چۆستانمان کردووە و ینی چۆن دەڵێ لە چۆ باران هەبووە لە وەرگا هەبوو هاتووینەوە ڕۆیشتوین ئیدی وای لێ دێت سەردەمەکانی پێشوو سنووریش نەبووە چاومان لە مەل و باڵندە کردووە چۆن پەڕەسێلکەکان لە بەهارە دێنەوە بۆ لای ئێمە ڕیشۆڵەکان لە زستانە دێنەوە بۆ لای ئێمە ئەوانە وا دەکەن بەس ئێمە سنوورە نێودەوڵەتەکان ڕێگەی لێمان گرتووە تازە ئێمە ناتوانین بڵین هەر کاتێک هاوین بۆ هەمومان دەچین بۆ ئەوروپا و هەر کاتێ زستان بۆ دەچینە شوێنێکی گەرم و یعنی ئەم هاتوچۆیە نەما کەواتە ئێستا وڵاتی کەندا و وڵاتانی کەندا و وڵاتی دواکەوتو نەبوون وڵاتانی کەندا و دواکەوتو بوون شوێنەکەیان گەرمە ناخۆشە ئەچون گەرمیان و چۆستانیان نەکرد هاوی نەچون بۆ تائیف و وەنەبوو زستانە نەهاتنەوە بۆ مەکە بەس دوای سێرەکە ئەمە دەری ناهێنێ بۆچی شوێنەکەی خۆمان والێ نەکەین لە زستانە گەرم و خۆش بێ لە هاوینە فێنک بێ وانە ئەو ئیماراتە لە ساڵی 1963 ڕۆژنامەی ئەو سەردەمی عێراقم هەیە بەمانشێتی گەورە نووسراوە عێراق یارمەتی بە زمانی عەرەبی عێراق یارمەتی دەنێرێ بۆ ئیمارات اینجا ئیمارات لە 71 سربەخۆیی وەردەگرێت عێراق لە 1932 سربەخۆیی وەرگرتووە ئیمارات لە 71 ئێستا ئیمارات لە کوێ عێراق لە شوێ مەبەستم چی بوو مەبەستمەوە بوو ئێمە لە کوردستاندا ئەگەر هەمومان لە کاتە ناخۆشەکە بڕۆین هەر بڵین لە خۆشی دەمانەوێت چاک نابێ کەواتە ئێمە مەل و باڵندە نین کۆچ بکەین بە زستان و هاوینە گەرمیان و چۆستان بکەین ئەبێ بڵین ئێمە لەم شارین مادام لەم شارین ئەبێ هاوینی فێنک بێ ئەبێت زستانی گەرم بێ بەچی بەدابینکردنی کارەبایی 24 ساعتی هەمانە یانیمانە دەتوانین دەسێتت خۆش مامۆستای بەڕێز کۆی گشتیوان ئەخفتنانە مەگرین و دەستپێکێ و حتا ڤێگافکێژی مە بەحساوی چەندت کرد کە و گرنگە ئاشنابوون دروست ببیتە ناوبەرە تاکی ئەدگەل نیشتیمانی مەدوێ بزانین مامۆستا چ تشتێک هەیە ببیتە هوکار و فاکتەر
کەف ئاشنابوونە دروست ببیت ناوبەرە تاک تاکێ ناو وڵاتیدا دژیتن دووشت لە کۆتاییە باسی بکەین گرنگە ئێمە دوجار شتێکمان کوچان لێ پەیکەرێکمان هەیە پێی دەگوترێ ئەم پەیکەرە و ئەم هەیکەلە پێی دەگوترێ لە سیستەمی ئیداری پێی دەوتری حکوومەتی هەرێمی کوردستان ئەم حکوومەتە چێ دروستی کردووە حکوومەت پێک هاتووە لە حیزبە براوەکان چەند حیزب دروستیان کردووە 5 حیزب بە پێی بەشداریەکانی خۆیان هەمویان بەرپرسن لەو حکوومەت باش هەر گەنجێک بدوێنی ئەگەر حکوومەت کاتیە لەگەڵ هەڵبژاردننی 4 ساڵ جارێکە دەگۆڕێ ئەو وەزیرە نامێنێ وەزیرێکی دیکە دێ کەواتە من بە گەنجێک دەڵێم تۆ کێشەت لەگەڵ خراپ ئیدارەکردنی ئەو وەزارەت و وەزیرەیە کە ئیشەکەی تۆی نەکردو ڕاستەکەی واشە ڕواایە ڕاستەکەی بەس ئەمە وات لێ نەکە نیشتیمانت لەبەر چاوکەوێت چونکە نیشتیمان دایکی ئێمەیە نیشتیمان ماڵی سەرەکی ئێمەیە نایەڵم خراپیەکانی وەزیرێک نیشتیمان لەبەر چاوی من بخە ئەم وەزیرەش هی حزبێکی دیاری کراوە کەواتە بێ زۆر ئاگادار بین یەکەم شت بە حیزبە سیاسیەکان بڵێن حیزبە سیاسیەکان ئێوەن ئەتوانن نیشتیمانمان بۆ جوان پیشاندن ئێوەن ئەتوانن نیشتیمانمان لەبەر چاو بخەن ئەرێ ئەم هەموو شەڕە قسە و ئەم هەموو شەڕە ڕاگەیاندن و ئەم هەموو قسە و باسی نێوان حیزبەکان نەبووە مای ئەوەی کوردستان ڕەشکەن لەبەر چاوی گەنجێک بێگومان وایە کەواتە 15/5/2011 چەند ساڵ لەمەوبەرەکە 7 ساڵ لەمەوبەر 7 ساڵ و 2 مانگ لەمەوبەر بابەتێکم لەسەر ئەمە نووسیوە ئەخر تیکرارە من ئەم کێشانە زوو هەستم پێی کردووە لە 15/5/2011 لە گوڵان نووسیومە فاوڵی سیاسی بکەن حیزبەکان فاوڵی سیاسی قەینە بەس گۆڕەپانەکە تێک مەدەن یعنی چیم گوتووە گوتومە لە ناو یاریگایە کە یاری دەکەن و حەکەم و داوەرمان هەیە یاریزانەکان فاوڵ لە یەکدی دەکەن فاوڵ ئاساییە بەریەک دەکەون ئێوەش بەریەکەکەون ئاساییە بەس ئەوەی دۆڕاندی ساحەکە تێکدا و کورسیەکان بشکێنێ لەلایەن فیفاوە غەرامە دەکرێت ئەو بە بۆنەی نزیکین لە مۆندیال تازە مۆندیال تەواوە باو نمونێ بێنمەوە ئێرەش حکوومەتی ئۆپۆزیسیۆنی هەر حیزبێکی تۆ مادام حیزبی و خەڵک لە دەوری خۆت کۆ دەکەیتەوە لەگەڵ حیزبەکانی دیکەدا ململانێ دەکەی سێراع دەکەی منافەسە دەکەی پێشبڕکێ دەکەی بیکە فاوڵ دەکەی ئاساییە یاسا لە نێوانتانەیە بەڵام نەبێتە مایەی ئەوەی ڕێخۆشکەر بێ یاریگاکە تێکچێ چونکە سیاسەتیش بریتە لە جۆرێک لە گەمەی سیاسی یاریگاکەمان کوردستانە ئەو کات گوتومە ڕێگە مەدەن گۆڕەپانەکە تێکچێ ئەگەر تێکچوو فیلەکان دێنە ژوورەوە ئەمە قەولێکی قەدیمی سیاست مەدارەکانە دەڵێ ئەگەر فیلەکان شەڕەکانی خۆیان بهێنە سەر چیمەن و حەدیقەکەی ماڵی ئێمە چیمەنەکەی ئێمە دەپلیشێتەوە کەواتە وەختی ئێمە ململانەیەکی ئەوتۆ دەکەین من ڕێخۆشکەر بم بۆ هێنانی چۆنە لە دەستێوەردانی دەرەکی فیلەکان بریتە لە دەست دەرەکی فیلەکان بریتین لە دەستێوەردانی دەرەکی ئەگەر ئەوم هێنایە سەر چیمەنەکەی خۆم چیمەنەکەی خۆمە پلیشێنێتەوە ماڵەکەی من وێرانە بێ لەبەرەوە ینی بە پەیامی یەکەممان ئەگە بشێ بڵێن بێ بۆ حیزبەکان بێ حیزبەکان ئێوە ئەتوانن نیشتیمانمان لە بەرچاو جوانکەن لە بەرچاوی ئەو گەنجە جوانیکەن ئێوەشن ئەتوانن ئەو نیشتیمانە ناشرین بکەن ئەوە یەک دوو ئەم حیزبانەی کە چوونە نێو حکوومەت ئەبێ بزانن نیشتیمانمان بۆ نەکەن بە وێزگەیەکی سەفەر ئەزانی چی گەنجێک قسەیەکی ڕاست دەکە ئەم قسەیشم لە مەقالێک نووسیوە لە گۆشەی بە کوردی لە ڕۆژنە هەفتەنامەی یەکگرتو ساڵی 2007 نووسیومە نیشتیمان شوێنێکە بۆ ژیان وێزگەیەک نییە بۆ سەفەر ئەزانی کە لە مووقیفی پاس دەوەستی بە پێوە چاوەڕی پاس ناکەی ئەوە وێزگەیەکە بۆ سەفەر پێت دەڵێن بۆ دانانیشی دەڵێ من چاوەڕی پاس دەکەم نیشتیمان نابێ وێزگەیەک بێ بۆ سەفەر ئینسانتیای بێزار بێ و بچێ بۆ شوێنێکی تر و بڵێ من بە پێوە چۆن دەزانی نیشتیمان وێزگەیەکە بۆ سەفەر کەی هەموو ژیانت تایدا بە پێوەوەستان بێ نیشتیمان نابێ هەموو ژیانمان تایدا بە پێوەوەستان بێ چێوامان لێ دەکا حیزبەکان ئەبێ بڵێن حیزبەکان ئەگەر ژیانی گەنجت لە نیشتیماندا کردە تەنها بە پێوەوەستان ئەو کات نیشتیمان دەبێت بە وێزگەیەک بۆ سەفەر دەڕوا بێ شوێنێک بێ بۆ نووسن شوێنێک بێ بۆ کارکردن شوێنێک بێ بۆ حەوانەوە شوێنێک بێ بۆ ژوان شوێنێک بێ بۆ یەکتر بینین هەموو ئەمانە لەبەرەوە لە 2006 قسەیەکم کردو لەسەر نیشتیمان گوتومە وای لێ نەیە بڵێن دوو کەس دەبێ بەشت وای لێ نەیە بڵێن دوو کەس دەبێ بەشت کورد لە هەندەران بێگانە لە کوردستان ئەخر ئەو عیبەمان هەیە
ئێمە سێرەکەی لێرە کەس ڕێزی گەنجێک ناگرێ یان توانایەکی هەیە بە تەمەنیشە ڕێزی ناگرن ئەو کەسە ئەڕوا کاتێکە ڕوا سێرەکەن لە هەندەران هەر خەڵات لە دوای خەڵات وەردەگرێ خەڵک ڕێزی لێ دەگرێ خەڵک ڕاوێژکاری پێدەکە ئەوە کوردە و لە هەندەران بوو بەشت خەڵکێکی تریشێ لە دەرێ هەندەرانی هیچ خەڵکی ئەجنەبی و بیانی هیچ لەوێ ڕێزی نییە کە دێ بۆ کوردستان یەک ڕێزی لێ دەگرن خەریکە گەنجەکان بە من دەڵێن گەنجەکان دەڵێن مامۆستا ئێمە ئازانی چی بکەین باش ئەڵام چی ئەڵێ بچین بۆ هەندەران لەوێ بخوێنین شەهادەیەک بێنینەوە لەوێ ببین بە شتێک و کە گەڕاینەوە لێرە چاک ڕێزمان لێ دەگرن ئاخر ئەم قسانە ڕوویداوە لەبەرەوە با لە کوردستانی خۆمانە با لە نیشتیمانی خۆمانە بچووک نەبین بۆ ئەوەی لە هەندەرانە گەورە نەبین لە نیشتیمانی خۆمانە گەورە بین لە نیشتیمانی خۆمانە نیشتیمان نەبێتە ئەو شوێنەی کەوا ینی ئەبێ چەمکی نیشتیمان ئەو شوێنە بێ تیای لەدایک ئەبین تێیدا دەژین تێدا دەمرێت مامۆستا حکمی چەندێ مە دەستپێکی بەحساوی چەندی کرد کە ئاین و نیشتیمان مەدوێتن مامۆستا بەحسا وێ چەندی بکەین ئەگەر کەسێک خۆشەویستیان نیشتیمانی دەف نەبیتن ئایا دێوێکی گەینتن و لاوازیا ئیمانی ژیال دەوی کەسەی هەی لە کتێبەکانی فقی ئیسلامی شتێک هەیە دەڵێ هەندێک لە چۆنەڵێ باوەڕدارانی سەردەمی تابعین کە سەفەری کردبێ لە بەغاوە بۆ مەغریب سەفەری کردبێ لە بەغداوە بۆ میسر بۆ شام لەگەڵ خۆی چیسەیەکی هەندێک لە خۆڵی نیشتیمانەکەی خۆی لەگەڵ خۆی کتووەتە چیسەیەک و خوێندومەتەوەڵێ بردوێتی گوتوانەوە سوودی چییە گوتوێتی لە ڕووی دەرونیەوە بۆنکردنی خۆڵی نیشتیمان هەندێک نەخۆشی لێ دوورە خاتوو اینجا ئەمە من ئەزبوونم نەکردووە بەس خوێندومەتەوە مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو لە کتێبەکانی خۆمانە کە تەماشا دەکەین عارفانی کورد تەماشا دەکەین خەڵکی خۆمان تەماشا دەکەین ئاین پەروەرانی خۆمان تەماشا دەکەین کتێبەکانی فقی ئیسلامی تەماشا دەکەین دەڵێن فەرموودە نییە کە وتراوە حب الوطن من الإيمان ڕاستە ئەوە نەئایەتە ئەوە نەفەرموودەشێکی جوانە دەڵێن ئەمە لە چۆ سەرچاوی گرتووە لەوە سەرچاوی گرتووە دەڵێ منی ئینسان خدا دروستی کردم بە حکمەتی بە ئیرادەی لەم نیشتیمانە خدا نیشتیمانی بۆ هەڵبژاردم خدا کوردستانی بۆ هەڵبژاردم لەبەرەوە خۆشویستنی نیشتیمان بەشێکە بێ لە باوەڕ ساخۆ سەلامی مامۆستای بەڕێز دەستێتت خۆش سەبارەت وان هەمی ئاخفتنێت ئاڕاستەی مەکرین بینەرێن بەڕێز وی ئاوایی دەهینە دومایاوی خەلەکێژی و هیڤیامە ئەوە مەشیاویتن خزمەتەکە بچیک پێشکەشی وین بەڕێز بکەین و مەشیاویتن بەحسا ئاستێ خۆشەویستیا وڵات و نیشتیمانی بکەین و ئەف خۆشەویستیا بزەوەری تەفت ناوا دلێن بە هەمیادا و پتر پەرە پێ بێتەدان زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی و سپاس بۆ بینەریاوەژی تا خەلەکەکە دی بمینن بخێر و خوشی خدای مەزن مە و نیشتیمانی بپارێزیت